سڵاوم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشنی دەنگی ئەمریکا کە لە کەناڵی NRTشەوە دەتوانن بینەری بن. من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ میوانداری ئەم بەرنامەیە دەکەین. سپاس بخێر هاتی هیرۆ سڵاوین گەرم دە بەرنامە ئیرۆدا بۆمبارانکردنا کوبانی و چەند باژارên دین باکوڕی ڕۆژهەڵاتی سووریێ ji alî topxana Tirkiye ve çi ziyan hebûn. Zanyariyên nû li ser pirsên qanûniyên li dijî serokêberê Amerîka û berhevankarên wî piştî ku FBI bi ser mala wî de girtî û li Wanê jî xwepîşandanên xurtan li dijî girtina 53 hevalên wan. ئەمڕۆ 8 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆمەڵکوژی گوندی کۆچۆ کە بە سەدان کەس بەدەستی داعش لەو گوندەدا کوژران و پاش 8 ساڵ تێپەڕبوونی ئەو کارەساتە ئێستا نەیوەندێکی سیڤیلی لە ناوچەکە دەکرێتەوە. ئیرۆ تۆپخانە تورکیە بتر ji 20 caran bombarana Kobanî kir û her wesa êrişeka bi firokeka bê firokevan li ser cihekî bajar kiriye. Zêdebarî wê jî Dirbêsî, Amûd û Tirbespî jî bûne armanca topbarankirina Tirkiyê. Mehmûd Balî Peyamêrê Dengê Amerîka li Kobanî û her wesa Zana Umer Peyamêrê Dengê Amerîka li Qamişlûn habe merine ji bo agahiyê. Nû Mehmûd armanca topbarankirina Kobanî çi bû û ziyan hene yan ne? بله ایرو ساعت 9:30 صبح خلق کوبانی لسر دنگ توپان جخورابو و جالیه ترکیه نوان بازار کوبانی دکتن هروها گندین هودور کوبانی دی توپاران کرنا هیرو لساخن بنانی آکاش مستنور ترکتن هروها لساخانیا کردان و کانیا فرشده گولبر سینور ترکیه نه زیان مروواهی 7 بریندار هبون و زاروککی به تمن 14 سالی بول برفز خب دوی توبارانه دا زیان افاج دستا توباران زیان مال خلقه کرن هر وها آش کوبانی کو باجیر کشکی ماده یا آرد تغییر دکه او آشازی هات آرمانش کرن و آشنها سکینی و آردشی ناکه توپاران ساعت 9 صبح دا حیانی هوردور ساعت 11 صبح بردوام کرد وقتی مگو 7 بریندار هنه و زاروکه که 14 سالی زی زیان افاج دستای نها بگیستی روش آرامه توپ تنه هدی خلق بکره در جیانا خوایا یعنی خوا کوچبریز بر خطا سینور جی چه بو خلق درکتن در وای بازیر بله. یا محمود من تخص بزنین کانی او جی کو بونه جه آرمانجا توم خانه که چه تا بلی بری وینا اسرم جم زانا آگاهین دی و چه هنه لسر توبارانا عمودی لتربسپی لدربیسی چه جمعه آگاهی زانا بله دم باش دخیل جه دو شفده توپخانه ترکیه دورش تربسپیه بر بقامشلو نافچه بالی عموده گند حمدون و جرنکه هر وحال آلی دربسیه گند چتله و قرمان هات آرمانش کرن او توپخانه دورانه هاتن آرمانش کرن لی حتی نهات زیان جانی نهاتن راگهاندن لی دربدری جوی گند خطا سینور جالی عمودی و دربسی چی بون پشتر توپخانه ترکی بگرانی دورین پیج گند جالی تلتمری زرگانی توباران کر و ناوندا آسایش آزرگانی هات آرمانش کرن لوی درجی حتی نها او آگاهی زیان جانی نهاتن راگهاندن جخوا داخویانی جالی بله ببري زانا دنگي اتحاد برين يعني بحث داخويانية ديارة ديكي علي رايدارين لور اللي بري وينا دي سالن سيفاكرم جمتا سيفدارم او برسا دنگ بيچارا سركل محمود يعني او جهين كوبونا ارمانجا طبخانة تركيا چه تشتي دهابو؟ يعني اسبا نواندا باجير بو يعني جي اس تي لانم يعني براسينا ثاني توبك الفيش نواندا اسايشا كوباني كات عربية كهات آرمانش کرن لبوری آگاهین گو مردست فستن و خلق الدردور وی گو توپا یکی لناف واجیر کت او بو بریا درونه بو گو عربیه که لپیش نوانده اسایش کوبانی هات آرمانش کرن
یا دیا توپین پر هات ناو دارستان کوبانی گل روجاوی کوبانی دکوه او دارستانه که یعنی عرضه کی بوشه او کی تشتک سنه او هور دوره و مال خلکینه یعنی و جی گوهاتی آرمانسکرنه دیا وقتی مگوتی آش کوبانی او جی آش یعنی جی گو آرد ده فرنا کوبانی زبون نان خلکه یعنی بله تاخن بنانیه مشتنور او جی هاتن آرمانسکرن بله محمود يعني چه رنگی توپا بو يعني هاون بون يعني اگر وزانیاری هبن لسروي رنگی چکو هاتی بکارینان يعني وقتی هات یار کرن کو توپا یکی بروکا درون بو وقتی کو خلکی لهودورا بویره گوتن ما دنگ درون بیسیه و دنگ روکیت گل عربی کتی او دربکی اندیزم بجیه بو يعني ندور دربکی عشوائي بو دربین دینه دیتر بیتری خوا توپخانه بو و دربین هاوانی بو برگو جیب جید کت ناوا باجر ناوا مالان دا یعنی جیکی طایبت ناز کرنه آرمان یعنی هر یک جیه کی کت بروی ام بین عشوایی بو پری خوا توپین هاوانی بو شرکی کرد به جکین سبک جی در کت یعنی بکلیشان و ام بین دوشکا و شیلکا جالی قراقولا تركيا الهمبري كوباني دنافري وان و اتايشا كوباني دا شركي كرد دركت دجيهن لشكرين سوريا جهات ارمانسكرن لكانيا لجري كانيا كردان هروها لجري الشعيره ديال الرجاوي كوباني لتق اغاهي لسر زيان الجاني جالي لشكرين بجمع سوريا وقتنا زانات تخواست بحثا داخويانيان بكي كودركاتن لسرفيتو باراني چه هيات تكالش شماره بيجي جخوا داخویانی که جالی هیزن سوریا دموکراتیک لسر ناوی برپرس راگاندنا هسدی فرهاد شامی گوت تیدا برسوا ادعای ترکیه دا لگوری داخویانی هسدی گو اف تو باراندنا ترکیه پشتی گو هسدی دورن آلیه جرابلسی آرمانج گرتنه فرهاد شامی تکس کرگو هیزن سوریا دموکراتیک ل و دوری تننه او تدور آرمانج نکریه او دخوازه سر زاری فرهاد شامی دبیجه گو ترکیه دخوازه بهانه‌یان جوان ایریشاره پیک بینه زانا عمر و محمود بالی پیامبرین دنگ امریکا لقامشلو کوبانی بمربون قال کسپاس کەسێکی نزیک لەم بابەتە ڕایگەاندووە چاوەڕوان دەکرێت ڕۆژی پێنجشەمە 18 مانگ بەرپرسی لە مێژینی دارایی کۆمپانیای خانوبەری دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە دۆسەیەکی ساختەکاری لە باجداندا لە نیویۆرکدان بە تاوانەکەی دابنێت. ئەو کەسە ئاماژەی بەوەش کردووە دەکرێت داوا لە ئالن وایسلبرگ سەرۆکی پێشووی ڕێکخراوی ترامپ بکرێت کە گەواهی لە دژی کۆمپانیاکە بدات کە هەروەها لەم دۆسەیەدا تۆمەتبار کراوە. کەسەکەی کە بەمەرجێک ناوی ئاشکرا نەکرێت قسەی کردووە دەشڵێت چاوەڕوان دەکرێت بە 5 مانگ زیندانی سزا بدرێت. وتەبێژی داواکاری گشتی ناوچەی منهاتن لە لێپێچینەوەی دۆسێکە دەکات ئامادە نەبوو هیچ لێدوانێک بدات هەروەها پارێزەرێکی وایسلبەرگ و وتەبێژی ڕێکخراوی ترامپیش هیچیان نەگوتووە. و پارێزەرین ڕوودی جولیانی کو ئەو بخوا پارێزەری تایبەتی سەرۆکیبەری دۆناڵد ترامپ بوو هاتنە ئاگەهدادکردن کو جولیانی ئارمانجا لێ کۆلینەیە بتاوانە ئالیکاریە هەوڵێن ترامپ و ئالیکاری نوی ji بۆ گواردنە ئەنجامên هەڵبژارتنین سەرۆکاتیە 2020. نیویۆرک تایمز ڕاگەهاندیە کو بڕیار ئەو بوو جولیانی ڕۆژا چارشەمبێ لێ پێشدەستەیەکە سوێند خواران ئامادە بە کو لێکۆڵینی دکا دوێ پرسێدا ئەڤەژی پشتی دادوەرێکی فەرماندایی کو بفەرمی ئەو بخوا لە پێش دادگەهێ لە ژێر سوێندێ بەرسڤا دەستەیە سوێند خواران بدا. رابرت کاستێلۆ بە ڕەوانکاری جولیانی چتی بینی لەسەر vê داخوازا فەرمییا دادگەهێ نەدانە لێوی گوتیە نیویۆرک تایمز دادوەرین گشتیên دەڤەرە فولتن کاونتیە ویلایەتە جۆرجیا ji wî re gotina ku Giuliani armanca lêkolînê Castello got jî ku dadwer dê şaştiyê bikin eger çaverê bikin Giuliani behsa danûstandinên xwe bi serokê re bike li wan rojan. Ev e nîşaneke ku ew bersiva dadwera nade sebare danûstandinên wî bi serok Trump re bi taybet yên rojê yên ku diyar dikin fişar li ser karbidestên Georgia'da ne ji bo guhartina encamên helbijartina.
سەبارەت بە ڕووداوەکانی ئەمریکا دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بەڵێن ئەم کاتت باش ئەم کاتۆ باش هێرۆ سپاس بەڵێن دەکرێت پێمان بڵێ چی نوێ هەیە لەم بارەیەوە پەرسەندەکان ئێژگار زۆرن بە تایبەتی لە دوای ئەو پشکنینەی دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی FBI لە ماڵەکەی ترەمپ لە ستانی فلۆریدا کردوویەتی لە ئێستادا باز لەوە دەکرێت ئەگەر و نەگەری ئەوەی ئەو بەڵگەنامانەی کە دەستیان بەسەردا گیراوە چەندێک پەیوەندیان بە دۆسەی ئاسایشی نیشتیمانیەوە هەیە بە تایبەتی لە دۆسێ نهێنیەکاندا هێرۆ با پێکەوە بینەر و بیسەری ئەم راپۆرتە بین پاشتر قسەی زیاتر دەکەین. وەزارەتی داد لە ئەمریکا لەگەڵ ئەو داوایانەدا نییە بۆ ئاشکراکردنی ئەوەی لەسەر چ بنچینەیەک بڕیاری پشکنینی ماڵی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دراوە. وەزارەتی داد هۆکارەکەی شیوەها نیشان دەدا کە دەستەی سۆنخۆران و گەوادەرانی یارمەتی دەرن بۆ ئەم لێکۆڵینەوانە دەست نیشان کراون. لە لێکۆڵینەوەکاندا سەنگی خراوەتە سەر خراپ بەکارهێنانی بەڵگەنامە هەستیارەکان. لەو داوا یاساییەی لە دادگایەکی فێدراڵیدا تۆمار کراوە دادپارێزانی وەزارەتی داد هەوڵ دەدەن بنەمای ئەو بڕیارە ئاشکرا نەکرێ وەک دەڵێن تا گەوادەرەکان پارێزراو بن چونکە وەک ئاماژەیان پێ کردووە ئەم لێکۆڵینەوانە پەیوەندیان هەیە بە ئاسایشی نیشتیمانیەوە. بەدڵنیاییەوە نایانەوێت ترامپ سەرۆکی پێشوو یان هەر کەسێکی تری نزیکن لێ ئاگادار بکەنەوە لەوەی بە شوێن چیدا دەگەڕێن. سەرۆکی پێشووی ئەمریکا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسیویە هاوکاتی ئەو پشکنینەی FBI کردوێتی پەساپۆرتەکانیشیان بردووە. دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی بە کەناڵی ABC ڕاگەیاندووە پاسپۆرتەکانیان بۆ گەڕاندوێتەوە. لە ئێستادا تشک لەسەر ئەوەیە ئایا نهێنیەکانی تایبەتن بە ئاسایشی نیشتیمانی ئاشکراکراون لە لێکۆڵینەوەکاندا وەها پێدەچێت کاربەدەستانی ترامپیش بانگ بکرێن لەوانەشە شیکردنەوە بۆ پەنجەمۆرەکانیش بکرێت. هەوڵدانێکە بۆ زانینی ئەوەی کێ چی زانیوە و لە کەیشەوە دەیزانیت و ئایا مافی دەستڕاگەیشتنی بەو زانیاریانە هەیە لەو لێکۆڵێنەوانەی دەکرێن؟ سەرچاوەکان دەڵێن لێکۆڵەرەکان پێداچوونەوەش دەکەن بۆ ڤیددیویانەی لە ڕاڕەوی شوێنی ئامارکردنەکەی ترامپدا بوون. بەپێی زانیاریەکانی کەناڵی ABC یەکێک لە پارێزەرەکانی ترامپ لە مانگی 6دا ڕاگەیەندراوێکی مۆر کردووە پاش سەردانێکی پێشتری FBI. بەڵام ئەوە ڕاست نەبووە کە چەند مانگێک دواتر کاتێک FBI پشکنینەکەیان کردووە 11 دەستەوارە بەڵگەنامە لابراون. هەندێک لەو بەڵگەنامانە نهێنی زۆر گەورە و سەرەکین کە دەشێت زانیاریان لەسەر نهێنیە ناوچیەکان و هەروەهاش لەسەر کردەکانی تێرۆریزم تیادا بێ. لەوەتای ئەو پشکنینەی کراوە ڕاوەکردنەکانی ترامپ دەگۆڕدێن و ئێستاش تیمەکەی ترامپ دەڵێن فرمانیان لە بەردەمدایە بۆ هەبوونی ئەو بەڵگەنامانە هەرکە لە ئۆڤڵ ئۆفیس گواستراونەتەوە. پێم وایە ئەو قسەیە تا ئەندازەیەک زۆر درۆیە پێویستی بەوەیە وەک بەڵگەیەک تۆمار بکرێت. ڕێبەرانی کۆماری و دیموکراتەکان لە کۆمیتەی زانیاریەکانی سیناتی ئەمریکا داوایان کردووە تا دەستیان ڕابگا بۆ بەڵگەنامە دەست بە سەرداگیراوانەدا تا هەڵسەنگاندنیان بۆ بکرێت و بزانرێ ئایا مەترسین بۆ سەر ئاسایشی نیشتیمانی لە ئاکامی ئەوەی پێی دەگوترێ خراپی بەکارهێنانیان. بەڵێ باشە بەڵێن لەسەر ئەم لێکۆڵینەوانە و لەسەر بڕیارەکەی دەستگای لێکۆڵینەوەی فیدراڵی ترامپ بۆ خۆی چی دەڵێت؟ هێرۆ لە دواترین لێدوانیدا بۆ کەناڵی فاکس نیوز داناڵد ترامپ ئاماژە بەوە دەکا کە ئەگەری هەیە شتی زۆر خراپ لە وڵاتەدا ڕوو بدا ئەمە وەکو ئاگاهیدانێک بوو کە دەیدا ئەلبەت ئاماژەی بەوە کرد کە تووڕەیەک هەیە لەناو ئەمریکادا ئێستا سەبارەت بەم جۆرە کارانە کە دەکرێن بە تایبەتی لەلایەن دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵیەوە وەکو ترامپ دەڵێت تووڕەبوونیەکە و ناڕۆزاییەکە هەتا ئێستا لە ژیانیدا بەو شێوەیە ئەو ئاستی تووڕەی و ناڕۆزاییەی نەبینیوە و وەکو خۆی ئاماژەی پێدەکا ئەگەری ڕوودانی تونند و تیژیش بە دوور نازانێت. بەڵێ سپاس بەڵێن. سپاس بۆ تۆ. ئیرۆ سێشەمبێ هەڵبژارتنین پێشینی یەن دەست نیشانکردنەها بەر بژارە کۆماری لە ویلایەتە
وایامینگ ji bo endametiya civata nûnerên Kongresa Amerîkî tên kirin. Liz Cheney cêgira serokê Komîteya Civata Nûneran ya taybet di bilêkolînan li ser êrişa li ser Kongresê û ka çendê destê serokêberê Donald Trump tê de hebû ji bo ku di destsalatê de bimîne piştî ku hilbijartinê serokatiya 2020 serneketî û ka çendê wî rol hebû di êrişa li ser Kongresê li 6 mehayekî 2021. Rijdiya Liz Cheney ku Donald Trump careke dî nekefte destsalatê xebata wê ji bo bidestxistina endametiya Kongresê gelkê bi zehmet xistiye. Ew sê geran bûye endama Kongresê. Trump serneketina Liz Cheney kiriye armanca xwe ya pêşîn û piştevanî lê neyara wê kiriye. Lê Liz Cheney piştevaniya wan komariyan bi dest xistiye ku bawer dikin Donald Trump gefe li ser demokrasiya Amerîka. وەزیری بەرگری ئەمریکا لۆید ئۆستن ڕۆژی دووشەمە ڕاگەیاند بە پێی پشکنینەکان دەرکەوتووە کە دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بووە و نیشانەکانی کەمن و ئێستا لە ماڵەوە خۆی کەرنتینە کردووە. ئەمەش دووهەم جارە ئۆستن تووشی کۆرۆنا ببێت. ئۆستنی تەمەن 69 ساڵان لە بەیاننامەکەیدا دەڵێت بە تەواوەتی ڤاکسینەکانی وەرگرتووە و دوو دەرزی بەهێزکەرەکەشی وەرگرتووە. گوتیشی بە لە بەرچاوگرتنی ڕێنمایەکانی نێوەندی کۆنتڕۆڵکردن و ڕێگەگرتن لە نەخۆشیەکان لە ئەمریکا ناسراو بە CDC ئەو بۆ ماوەی 5 ڕۆژ خۆی کەرنتینە دەکات و گوتیشی هەموو دەسەڵاتەکان دەهێڵمەوە و پلانم هەیە نەخشەی ئاسایی کارکردنم بە شێوەیەکی ئۆنلاین لە ماڵەوە بپارێزم. و لە گۆڕی ڕاوەرگرتنەکەی پرانیا ئەمریکیان ji گواردنا ژینگەهێ و ئاڤوهەوا نیگەرانن و پسپۆر جوان داتایان دڵتەنگن ku tên ragihandin nebitinê hikûmet lê di heman demî de xelkê giştî jî rojane dikevne jêr karîgerî û bandora xeraba guherîna jîngehê. Dengê Amerîka pêdaçûnekê dike. دوای 2 ساڵ بەسەر پەتای کۆرۆنادا و پشێوەکانی ئێستا ڕوبەڕووی تەنگەشەیەکی ئابووری سەخت بووینەتەوە سەرسوڵمانی نابێت. مەترسیەکانی گۆڕانکاری کەشوهەوا لە ئەمریکادا کۆتایی بەلیستی ئەو شتانە هێناوە کە خەڵی دەزڕان. کێشەی ئابووریمان هەیە، کێشەی کۆمەڵایەتی و نایەکسانیمان هەیە. بە دڵنیاییەوە لەو باوەڕەدام کە ئەو کێشانە سەر تۆپی بایەخەکانن. لە ئێستادا خەڵکێکی زۆر زیاتر نیگەرانن بە بەراورد بە پێشووتر. ئەو بۆ چوونانە دەنگدانەوەی ئەو دۆزینەوانن کە لە ڕاپرسیەکی توێژینەوەی APNORC بۆ کاری گشتی لە مانجی نۆدا ئەنجامی داوە ئەوەی ڕۆژانە خەڵکی ئەمریکا دەیکات کاریگەریان بۆ سەر گۆڕانکاری کەشوهەوا هەیە هەرچەندە لە چاو ساڵی 2019 ڕێژەکە کەمتر بووە. لەو باوەڕدام کە زۆر گونجاوە بۆ خەڵک دابنیشن و شەنوکەوی ئەوە بکەن کە لە چەند ساڵی ڕابردوودا چی ڕوودەدات. دەزانی ئەوە مای ناومێدیە بەڵام شتێکی ڕوونە من کەسێک نیم لەو ڕووەوە کە خەڵکی ئاسایی تاوانبار بکەم وەک کەژناسێک ئەوە کێشەیەکی گەورەیە و لە ئێستاوە گەشە دەکات ئەوەی من نیگەران دەکات کە ژمارەکە کەمتر بۆتەوە. زۆربەی ئەمریکیەکان باوەڕیان بە گۆڕانی کەشوهەوا هەیە و پێشیان وایە دەبێت حکوومەتەکان هەڵوێستە وەربگرن. حکوومەت کاری پێویستی نەکردووە نەک بە تەنها حکوومەتەکەی ئێمە بەڵکو حکوومەتانی هەموو جیهان. بە پێی توێژینەوە و ڕاپرسیەکە خەڵکێکی زۆر پێی وایە پێویستە گۆڕانکاری لە کەرەستەکانی بەکارهێناندا بکرێت بەڵام مەرج نییە لە ڕووی ئابووریەوە بۆ هەموو کەسێک بگونجێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. وەزارەتی بەرگری کۆریایی باشوور ئەمڕۆ سێشەمە ڕاگەیاند کۆریایی باشوور و ئەمریکا لە هەفتەی داهاتوو مەشقە سەربازەکانیان بە تەواوەتی ئاسایی دەکەنەوە و دەست پێ دەکەنەوە. وەزارەتەکە ڕاگەیاندبوو بڕیارە مانۆڕی قەڵغانی ئازادی ئۆچی هەتا 1 مانگینۆ بەردەوام بێت. جێگری گوتەبێژی وەزارەتی بەرگری کۆریایی باشوور ڕاگەیان ئەم مانۆڕە هاوبەشە سەربازیە لە نێوان هەردوو وڵاتی هاوپەیماندا گرنگیەکی زۆری هەیە بۆ بنیادنانەوەی هاوپەیمانی و چەسپاندنی دۆخی بەرگری. هەردوو وڵات مانۆڕە سەربازی هاوبەشەکانیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و هەوڵەکانیان بۆ کەمکردنەوەی گرژی و ئاڵۆزیەکان لەگەڵ کۆریای باکوور لە ماوەی ئەم چەند ساڵی دوایدا ڕاگرتە بوو. Vagaraندنا ئیرانی ji bo bernama navûkiya 2015 naverokê raportên meyên demê maye di bernama Kurd Connection de. بەڵام پاشە و ناوبڕە دینەوەلاتان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری.
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوشنبه بردفکی وزارت دەرڤە یا ئەمریکی نت پرایس گوت ئەگەر ئیران بەندین پەیمانە ناڤۆکی بخوینە دەوێ ئەو دەف ژ داخوازین خوێن زێدە بەردە پرایس گوت ژی بتنێ ڕێکا ڤەگەڕاندنی ji بۆ پەیمانە ناڤۆکی پێگرتنە bi bendên plana kariya hevbeş û êdî îran dev ji daxwazin nepesendkirî berda wî gota rojnamevane Amerîka dê baweriya xwe li ser pêşnivîsa dawiya Yeketiya Ewropî bide li ser wê vegerandina peymanê ew bernivîs bi mebesta parastina peymana navûkiya 2015 ya rêveberiya serokê Amerîkî Joe Biden hewl dide wê peymanê vejîn teve ku serokê berî wî Donald Trump jê vekişabû. Li gora wê peymanê Tehran pêşxistina bername xwe ya navûkî sunûrdar dike li hember sistkirina tolew cizayên Amerîka Ewropiyan li ser Îranê. ئێران ڕۆژی سێشەمە ڕاگەاند وەڵامی خۆی بۆ دواڕەشنووسی ڕێککەوتنی بوژانەوەی سەودا ناوکێکی ساڵی 2015 لەگەڵ زلهێزانی جیهاندا داوەتەوە کە بە نێوەندگیری یەکێتی ئەوروپا لە ڤیانە بەڕێوە چوو. ئاژانسی دەنگوباسی فەرمی ئێران ئێرنا ڕاگەاند ئێران وەڵامەکەی بە نووسراوێک داوەتەوە و ڕاگەاندووە ڕێککەوتنێک ئەو کاتە تەواو دەبێت ئەگەر ئەمریکا بە واقعیانە و نەرمونیانیانە مامەڵە بکات. ئەگەر ڕێککەوتنێک ڕەنگە ببێتە هۆی هەڵگرتنی سزاکانی ئەمریکا لەسەر بەرهەمهێنانی نەوتی ئێران کە 2.5 میلیۆن بەرمیل لە ڕۆژێکدا بووە پێشتر یارمەتی دەربووە بۆ دەستپێکردنی دابەزینی نرخەکان لە بازاڕەکانی جیهاندا. ئاژانسی ئێرنا ڕۆژی هەینی ڕایشی گەیاند کە ڕەنگە ئێران دوانووسراوی یەکێتی ئەوروپا پەسەند بکات بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنەکەی کە بە مەبەستی سنووردارکردنی بەرنامەی ناوکی ئێران لە بەرامبەر سوکردنی سزا ئابوووریەکان لەسەری ئەنجام دەدرێت. ئەو ڕێککەوتنە لە ساڵی 2010ەوە هەڵوەشێنراوەتەوە لەو کاتەوەی سەرۆکی پێشووی ئەمریکا دانەڵد ترامپ تاکلایەنانە ئەمریکای لە ڕێککەوتنەکە کشاندە و سزاکانی بەسەر ئێراندا سەپاندەوە. هەفدەم ئیرۆ سێشەمبووی کەتیا ئەوروپی گوت دوشەمبێ وان پێداچۆن بەسەر بەرسڤا ئیرانی دەکریە و لەسەر بەرنویسە یەکەتیا ئەوروپیا و گەڕانی بوو ji بۆ ڕێکەتنا ناڤۆکی جۆزف بۆرل پەیڤدارێ سەرۆکێ دەستەیە دیپلۆماسیە یەکەتیا ئەوروپی گوت ئەو بەرسڤا ئیرانی دشۆپینن و بە هەفکارên dî ویلایەنên dî yên plana karê hevbeş re کار dikin wî her wesa got ew karî dikin ji bo vegerandina Îran û Amerîka ji bo wê rêkeftinê. Gelo bersiva Îranê bi çi rengî bû û daxwazên wê yên zêde çibûn bi mera ji navendê nûçeyên dengê Amerîka Necîb Balay. Necîb dem baş Îran çi daxwazên zêde dike؟ دخيل وقت دزاني دوه وزير درفي إيراني حسين أمير عبد اللهيان بشتي قوتي أم هيفيدارين إيرو برسفا ما بقها يكيتيا أوروبا درباري بيشنيارو و رابورتا كوشوان راحت يشاندن درنجي إيوار روجا دوشنبي انجمنا آسایشا یا نیشتیمانیا ایران رونشت خاره بسر پرشتیا سرو کمار رئیسی کو او بخوا تایبەت سەرپەرشتیە ئەنجومەنا نیشتیمانی کرد و راپۆرتا یا باغەری علی باغەریک و بەرپرسێ دووسیا یا بەرنامە ئەتۆمی و دانوستاندنên bi hêzên navnetewî raya wî raporta xwe pêşkêş kir piştî raportê giheşta Yekêtiya Ewropa lê derbarê Yekêtiya Ewropa heta niha çi agahiyê wiha nehatine dan ji bilî ku Enrique Mora berpirsê danûstandinên bernama atomiya ya Îranê wî gotiye heta radekî bersiva Îranê yanî tund nebûye û dikare ku danûstandin berdewam bibin. Lê wek dizanî dexîl ku şirûvekar jî dibêjin ku Îranê negotiye em vê danûstandinê an ku vê raportê qebûl dikin ne jî red kiriye. Ji bilî peyva ku ya berdevkê Wezareta Derve Amerîkî me bihîstî Amerîka çi dî dibêje li ser vê meselê ji bo ku şartê vegerandina wê jî bo danûstandinan. Dexîl derbarê vê raportê Robert Mali daxuyanî da û gotî ku em ê bi rêkûpêkî bersiva Îranê
لێکولین بکەین گور پرەنسیپن و سەرروکانێوێ قبول بکە یان نە ئالەکی دن شێورمەندێ ئەو لە کاریان نەتەوی سەرروکێ بەرێ دونالد ترامپ جان بالتن وەک دزانی واشنگتن پۆستێدا راپۆرتێکە نێرینە و دەربڕینێ یا ڕایاخ و نویسان دەبوو ئەو gelek رەخنە لە ئیدارە ئەمریکیان نها دکە و دەبێژە ئەو gelek نەرم بوونە لە هەمبەر ئیرانێ هەروەساش ئالەکی دنڤە بالتن حتا کو چالاکیین ایران دبیجه زیده بونه و ایران هزه جوه دانوستاندنا نرم دیگره لگل امریکا و هزین نافنتویش برویه که او گریده ده کو او چالاکیا دجی سلمان رشدی پیک هاتی وکه چالاکیین ایرانی و هولدان ایرانی بو آلوس کرن و دجبریا امریکا ده خویا کرن لعال یکی دن نیویورک تایمز دا کریم سنجاپور کو پروفیسور جورج تاون و هر وصا لکوله انستیتویا گارینکیا او دبیجه کو حتى انها يعني جي حفتي صار 1907 حتى انها اداره امريكي خلت د شورشا اسلاميه ايراني جهشتيا وقالك نرمل همبر في دوسياي نجي بالاي جي نافندي بيامن دنجي امريكا بمربو سپاس بۆژی مەسعود ستایشی و تەبێژی دەسەڵاتی دادوەری ئێران لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند هاوڵاتیەکی سویدی کە بە تۆمەتی سیخوڕی لە ئێران دەست بەسەر کراوە ڕەنگە ڕوبەڕووی تۆمەتی دیکەش بێتەوە ئاژانسی هەواڵی فەرمی ئێرنا لە مانگی حەوتدا بڵاوی کردەوە ئەو تۆمەتبارە کە تا ئێستا ناوی ئاشکرا نەکراوە لە چەند گەشتێکی پێشوویدا بۆ ئێران لەژێر چاودێری وەزارەتی ئیتلاعاتدا بووە بەهۆی ئەوەی وەک دەڵێت هەڵسوکەوتی گوماناوی کردووە. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه لە شاری وان ئەنجومەنی لاوانی هەدەپە لە دژی دەستگیرکردنی 53 کەس خۆپشاندانی ناڕزایەتیان ئەنجامدا و داوای ئازادکردنی هاوڕەکانیان دەکرد دەڵێن هاوڕەکانیان بە ناڕەوا دەستگیر کراون. هێزن ئەولەکاریە دناوە هەفتەیەکێدا لە وان ئیزمیر ئادانا مێرسین هەتای و مانیسایی لە دژی سیاسەتمەوان و ئەندامên Partiya Demokratîkan Gelan HDP operasyona darxistin û herî kêm 53 kes hatin desteserkirin. Li gor daxuyaniya nivîskiya rêveberiya hêzên ewlekariya Van bajêran 53 kes bi îdaya endamtî û propaganda Partiya Karkerên Kurdistan PKK hatine desteserkirin. Lê Meclisa Ciwanan ya HDPya Wanê xwepêşandanek li darxistin û bertek nîşanî desteserkirina siyasetmevanan dan. Endamê Komala xwendekarên zanîngeha Wanê Basterê Şervervan Beyazıt ku ew di heman demî da endamê Meclisa Ciwanên HDP'ye got ku ew her tim rastî girtin û astengiyan tên. Beyazıt dibêje ku ew armanc dikin ku bo peşeroja ciwanên Wanê bixebitin lê hikûmet wan asteng dike. Em dixwazin ji bo gelê Kurd ji bo rûmetekê rehet bin vir Kurdistanê em dixwazin rehet bin lêbelê AKP MHP qedexe danê li ser me. Hevalê me binçav dike, me binçav dike, milletê me gelê me binçav dike. Lê heqê me nadime. Ji bo hindê em heqê xwe dixwazin. Di daxuyaniyê de hat diyarkirin ku niha li Tirkiye bê hiqûqiyek mezin û di saziyên dewletê de dizî hene. Ew dibêjin ku bi van operasyonan tê xwastin ku bala nijadperestan bikêşin ser operasyonên li dijî Kurdan û hemû bê hiqûqiyên xwe berdevam bikin. Yani bi huquqî bi huquqsîz bi edaletî tên girtin binçavkirin, tên veşartin, tên darkirin. Îro li Wanê û jî wek dibînin yani li her kolanê de AKP MHP faşîstî her kolanekê de ciwanekê digire binçav ciwanekê dar dike bi huquqsîz. Evalên me yên ji derve hatî yani bajarên de jî hatî wan evalan ji bi huquqsîz dikin binçav yani Urfayê hatîne Diyarbekirê hatîne hatîne mêvanî wan jî dikin binçav bi huquqsî. Yani îro armanca AKP MHP yani tinekirina gelê Kurd e. Li gor rapora Komala mafên mirovan di 2020 da derheqê 140,000 kesî da lêpirsîn hatiye vekirin.
li gor heman jê derê heya niha 347 kes hatine revandin û li wan gev hatiye xwarin ku ew bibin sîxur. Li ser van îddayan Wezareta Karê Navxweyiya Tirkiye gotibû ku ew van bûyeran vekolîn dikin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. چه ئاگەهی نو هەنا لەسەر وان گرتیان پامری دەنگی ئەمریکا عارف ئەسلان نها ڕاستەخوا جوانی بەمەڕێ عارف دەم باش چه ئاگەی هەنە توشمەڕە بێژی لەسەر وان گرتیان و لەسەر وان چالاکیان دەم باش یا ڕاستی دومە راپۆرتێدا دیار کردبوو ku 53 kes hatine girtinê lê agahiyên tên nû agahiyên li gor yên nû ev hejmar dibe ku sedan derbas bibe. Ji ber ku li gor jêderên HDP duhu 4 kes hatibine girtin, hatibine desteserkirin lê îro rêveberiya Ewlehiya Wanê daxuyanî balav kir û got ku ev hejmar 20 kes e lê tinê ne li bajarê Wanê em bêjin Culemêrgê jî hevserokê navenda Culemêrgeyê HDP Hasan Özek jî hatiye girtin û ew şandine zindanê bi îdaya alîkariya rêxistina PKK. Her wiha li bajarên din jî em bêjin li Amedê jî 40 kes hatibûne girtin û îro jî hane berdanê du hatibûne girtinê îro hane berdanê û bajarên din jî Adana Manîsa û bajarên jî heman rewş e bû. Çima ev operasyona di nava hefteyekê da pêk hat ez vê min ev got pirse ji parêzerên kesên hatine girtin pirsîn parêzerên ku ÖHD wan gotin ku beriya pazdê tebaxê ku ev salvegera çalakiyên PKK'ên çekdarî ne ku 1984 da pêk hatibû û ev 8 sala di navbera Devleta Tirk da û PKK da şerek tê berdewam kirin. Hêzên Ewlehiyê jî ser îhbarekî her dem li her sal operasyonên bi vî rengî pêk dînin û hejmarekî zêde ciwanan desteser kirin desteser dikin ku çi çalekiyên tundure pêk newere. Lê parêzer بله عارف ببورم من تخصص بزانم يعني تو بالزرين ورا داخوي او دبيجن وان شركن قانوني هنكو بكاربن وان خورتان آزاد بكن دبیجن اف هدی بوی işkence جبر کو تنه به سر ihpare ki anji ser gotine ki anji tişteki bebenge her care ev civantene girtine u ev hedi zivir ye revşeki bir işkence eve şekleki cizakirine ku ev gencetine HDP anji dinava xabatên HDP da cihdigirin ev hedi bu ye revşeki cudatır bu ye mafi wayên siyasetê hatiye bin pêkirin dibêjin ev vê tiştê qebûl nakin ev ne tiştekî rewaya ji ber ku ev kesên heve ev ciwanên he dixwazin di nava siyaseta Kurd di nava siyaseta HDP û Tirkiye da cih bigirin û xebatan bikin lê ev bir vên van hecetan ew têne astenkirin. بله باشه HDP بخوا چه دبیجه لسرگرتنا اندامین خوا یعنی چکم ادزان باسی پاریزر یعنی تو دبیجی پاریزر وانجی هر اندامین HDP نه یعنی مثلا او هلوستی فرمی HDP بله HDP یا راستی تevî va girtinan li ser revandina ciwana jî pir disekîne ji ber ku li gor raporên îhadê jî 347 kes ji piştî darbeya leşkeriya 2016 hatine revandin li ser vê dixwazin lêkolîn bêgir kirin û ev tiş bê lêkolîn kirin û çima ciwan têne girtin û revandin her wiha li Meclisa Tirkiye jî xwastibûn ku ev tiş bê lêkolîn kirin lê Wezareta Karê Navxweyiya Tirkiye daxuyan dibû ku ew ser vê rewşê lêkolîn dikin lê heya niha encamên vê rewşê nehatine balavkirin van lêkolîna nehatine balavkirin. بله عارف اصلا پامری دنگی امریکا جوانی بمره بو گلک سپاس gelek سیناتۆرەکانی ئەمریکا جیمڕەشی کۆماری و باب منندێزی دیموکرات ئەندامە باڵەکانی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی سینات داوا لە بەڕێوەبەرایەتی بایدن دەکەن کە بەشداری لە بەرژەوەندیە ئابووری هاوبەشەکانی ئەمریکا و عێراق بکەن بە پاراستنی کۆمپانیەکانی وزە و دەستڕاگەیشتن بە کەرتی وزەی هەرێمی کوردستانی عێراق لە نامەیەکدا بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن ئەو یاسادانەرانە نەک هەر باسییان لە دەرەنجامە نەرێنیەکانی
هێرشی میلیشیا بە وەکالەت و ناکۆکیە دەستوریەکانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان کردووە بەڵکو جەختیشیان کردوتەوە لەسەر کاریگەریە زیان بەخشەکانی ئەو ناکۆکیە دەستوریانەی کە لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم لەسەر سامانە سروشتیەکان هەیە بۆ سەر ژینگە و وەبەرهێنانی عێراقیش. ئەندامەکانی کۆنگرێز بە ئاماژەدان بە زیادبوونی مەترسیەکان بۆ سەر سربەخۆی وزەی عێراق و گەشە سەندنی ئابووری نووسیویانە داواتان لێ دەکەین دەست بەجێ لە ئاستێکی باڵادا لەگەڵ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق پەیوەندی بکەن بۆ پاراستنی سەقامگیری ئابووری هەرێمی کوردستانی عێراق. دەژڵێن هیوادارین چارەسەریەک ببینن تا دڵنیابین لەوەی کۆمپانیا ئەمریکایەکان بتوانن لە ماوەیەکی دەست بەجێدا کارەکانیان بپارێزن بە شێوەیەک کە پابند بێت بە یاساکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی عێراق لە هەمان کاتدا بە دوای چارەسەرێکی درێژخایەنی کارادا بگەڕێن بۆ بڕیارەکەی دادگا و ناکۆکی دەستوری فراوانتر. سەبارەت بە گرژی و ئاڵۆزێ سیاسیەکانی عێراقیش ئێستا دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد ماندوو نەبیت، دەزانین سەدر بەیاننامەیەکی دەرکردووە و هۆشداری شەڕی ناوخۆ لە عێراق دەدات. زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە چییە؟ بەڵێ دیارە هۆشداریەکەی سەدر و ڕۆڵی سەدر لە هەڵایستانی شەڕی ناوخۆ لە عێراق هۆکارەکەی ئەوەیە کە سەدر پێی وایە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی پێشەوانەی خواستەکانی ئەو هەنگاوەنێن و پێی وایە کە چوارچەوەی هەماهەنگی ئەیانەوێت کارتی خۆپیشاندانەکانی سەدر بە ئەنجامدانی خۆپیشاندان بسووتێن. واتە سەدر پێی وایە لە کاتێکا کە ئەم خۆپیشاندان ڕاگەیەنیە لایەنەکانی تریش خۆپیشاندان ڕاگەێنن بە شێوەیەک لە شێوەکان سەدر وا لێکێداتەوە کە ئەمە سووتاندنی کارتی خۆپیشاندانە بە خۆپیشاندان لەلایەن لایەنگرانی چوارچێوەی هەماهەنگیەوە. وەسەدر تێگەیشتووە لەوەی کە لایەنەکانی نێو چوارچێوەی هەماهەنگی خواستێکیان هەیە بەوەی کە داواکاریەکانی جێبەجێ نەکەن. بۆیە سەدر ناڕاستەوخۆ هۆشداریە داد لەوەی کە ئەگەر بێت و داواکارەکانی جێبەجێ نەکرێت لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە و خۆپیشاندانەکان لە عێراق بەردەوام بێ ڕەنگە ئاقاری ڕووداوەکان بە ئاراستەی توندوتوژی و بە ئاراستەی ڕووداوی نەخوازرا و هەنگاو بنێن. بۆیە سەدر ئەم هۆشداری لە کاتێکدایە تێگەیشتووە لەوەی کە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی مماتەڵە بەکاتەکەن و ئەیانەوێت داواکاریەکانی جێبەجێ نەکەن. هەموو ئەمانە سەدری تووڕە کردووە و وای کردووە تەنانەت ئەمڕۆ سەدر هێندە تووڕەیە. ئەمڕۆ لە ماوەی چەند سەعاتێکدا چی وەزیرەکەی ساڵح محەممەد عێراقی و چی خۆشی چەند ڕاگەیەنداوێکی جیاوازیان بڵاو کردەوە و خۆپیشاندانەکانیان دواخست بە تایبەتی خۆپیشاندانەکانی ڕۆژی شەمەی داهاتوو کە بڕیار بوو خۆپیشاندانی ملیۆنی ئەنجام بدرێت. بەپێی زانیاریەکان ئێمە هۆکاری دواخستنی خۆپیشاندانەکان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەدر دەیەوێت چاوەڕێی دیالۆگی نیشتیمانی بکە کە هادی عامری کاری بۆکە بزان لەوێ ئایا هەموو لایەنەکان لەگەڵ هەڵەشانەوەی پەرلەمانی عێراقن یاخود لەگەڵی نین دواتر بڕیار کرد. بەڵێ باشە دڵشاد لە ڕۆژێکی وەهادا با بڵین ڕۆڵی ئایەتوڵا عەلی سیستانی مەرجەعی شیعەکان چییە؟ ئایەتوڵا عەلی سیستانی مەرجەعیەتی باڵای شیعەکانی عێراق کە لە ڕابردوودا قسەی یەکلاییکەرەوەی کردووە. بەڵام تاکو ئێستا لەم کێشمەکێشەی کە لە نێوان سەدر و لایەنەکانی نێو چوارچێوەی هەماهەنگیە گوزەریە ئەتوانم بڵێم قسەی فەرمی نەکردووە، قسەی یەکلاییکەرەوەی نەکردووە. تەنها ئەوە نەبێت کە لایەنگرانی چوارچێوەی هەماهەنگی کاتێکە خۆپیشاندانیان ئەنجامدا دروشمی پشتگیریکردنی مەرجەعیەتیان بەرز کردەوە. بەڵام سەدر بە پێچەوانەی ئەوان سەدر وا نیشانێدات کە مەرجەعیەتی باڵای شیعەکانی عێراق ڕای لەگەڵ ئەودایە بە تایبەتی کە باڵێن ئایەتوڵا عەلی سیستانی ڕایگەیاندووە کە تاقیکراوەکان تاقی ناکرێنەوە. سەدریش هەمان دروشمی بەرز کردووەتەوە و لە کاتێکدا کە عەلی سیستانی دەرگای بەڕووی زۆربەی لە سیاسەکانی عێراق داخستووە سەدر بە ئاشکرا هاتوچۆیە کات وە سەری لێدات وای بینێت. ئەمە پەیامێکە بۆ شەقامی عێراقی بەوەی کە عەلی سیستانی دەرگای بەڕووی هەموو سیاسەکانە داخستووە. بەڵام وەک سەدر ئەماکات ئەوێتەوە پەیامە بگەێنێت کە ئەم جیاواز لەوانی تر ئایەتوڵا عەلی سیستانی تاکو ئێستا لەگەڵ ئەم داکووەکە تاکو ئێستا قسەی فەرمی نەکردووە. ڕەنگە لە حاڵەتێکا قسەی فەرمی بکات کە تێ بدات لەوەی کە ناکۆچەکان ئەگەیەنە لێواری تەواو ئاڵۆزی ڕەنگە و کاتە قسە بکات. بەڵام تاکو ئێستا ئەوەی کە هەیە سەدر ئەڵێت محەممەد شایع سوودانی کاندیدی شیعەکان تاقی کراوەتەوە. ئەمە پێچەوانەی داواکاریەکانی مەرجەعیەتە. بەڵێ باشە دڵشاد لە ماوەی ڕابردوودا بینیمان کە نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق لەگەڵ لایەنە کوردیەکان لە هەرێمی کوردستان کۆبەوە. ئایا ئەوەش پەیوەندی بە دۆخی عێراقەوە هەبوو یا تەنها سەبارەت بە هەرێمی کوردستان بوو؟
بەڵێ لە کۆبوونەوەی جین پلاسخار نێردەینەتەوە یەکگرتوەکان لە عێراق و وەفدی لایەنە کوردیەکاندا پلاسخار بە ئاشکرا باسی لەوە کرده بوو کە ئەگەر بێت و لە هەرێمی کوردستان ناکوتیەکان وەلا نەخرێن و ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام نەدرێت و پەلە نەکرێت لە ڕێکەوتن لە نێوان لایەنەکاندا ڕەنگە بریشکی ئەو گرژی و ئاڵۆزیانی کە لە عێراق هەیە سەر بکێشێت بۆ هەرێمی کوردستانیش بە تایبەتی کە پلاسخار ئاماژەی بەوە کردووە کە ئەوان وەکو نەتەوە یەکگرتوەکان خوێندنەوەیان بۆ دۆخی عێراق و ناوچەکە هەیە و هەرێمی کوردستانیش و لایەنەکانیش درزی نێوانیان قوڵ بۆتەوە بە خەمساردانە مامەڵە لەگەڵ ئامۆزیەکانی دەور و بەرداکەن بۆیە بە ئاشکرا پێی وتون کە عاملی کات لە بەرژەوەندیان نییە و داوای لێکردوون کە پەلە بکەن لە وەلانانی ناکۆکیەکانی نێوانیان و ڕێککەون بەڵام وەک ئاماژەکانەوەی کە هەیە بە پێی زانیاریەکان لایەنە کوردیەکان نەک ڕێک نەکەوتون بەڵکو لە کۆبوونەوەکەدا لەسەر هەندێک بابەت ئەتوانم بڵێم ڕان زۆر دوور بۆ لێکردیەوە. بەڵێ باشە دڵشاد بە پێی زانیاریەکانی تۆ لایەنە کوردیەکان ئێستا نزیک نەکەوتونەتەوە با بڵین لەسەر ئەوەی کە هەڵبژاردنەکانی هەرێمکەی بکرێت ئایا لە کاتی خۆیان ئەکرێت یان نا؟ بێگومان هەڵبژاردنەکان پێ ناچێت لە کاتی خۆیان ئەنجام بدرێت لەبەرەوە لایەنەکان و بە دیاریکراوی یەکێتی پارتی لەسەر مەوزوعی کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و لەسەر مەسەلەی هەمواری یاسای هەڵبژاردن ناکۆکیانەیە بە تایبەتی لەسەر مەسەلەی هەڵبژاردن ئایا فرەبازنەی بێ یاخود یەکبازنەی بێ لەسەر مەسەلەی پێکاتەکان ئەو 11 کورسی کە هەیە چۆن هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت بۆی کە ئایا کەمینەکان تۆماری دەمدانی تایبەت بەخۆیان هەبێ ناوەندی دەمدانی تایبەت بەخۆیان هەبێ لەسەر ئەم پرسانە کۆی ئەم پرسانە لایەنەکان ڕای جیاوازیان هەیەوە تا هەرچەندە بڕیاردراوەکە کۆبوونەوەی تری بەدووادا بێت کۆبوونەوەی لووتکە مەبەستن بەڵام تاکو ئێستا ڕاکانیان زۆر دوورە لە یەکتریەوە یەکێتی پارتی بەجیا ڕای جیاوازیان هەیە لایەنەکانی تریش وەکو گۆڕان و کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی ڕای جیاوازتریان هەیە تاکو ئێستا ڕاکانیان نزیک نییە لە یەکتریەوە بەڵام هەوڵەیە بۆی دانیشتنی تر ئەنجام بدرێت ڕاکانی نزیک بێتەوە لەکردەوە. باشە دڵشاد سەبارەت بە سەرۆکی عێراق گەیشتن بەچی یەکێتی و پارتی ئایا لەسەر ئەو بابەتەش هێشتا ڕێک نەکەوتون؟ تاکو ئێستا یەکێتی و پارتی یەکتێگەیشتنیەکەیە کە وەرەقەیەکی هاوبەشیان نەبێت بۆ بەغدا و یەکتێگەیشتنیەکەیە بۆی کە هەماهەنگی هەبێت لە نێوانیان لە مەسەلەی پۆستی سەرۆکۆمار بەڵام بەپێ ئەو زانیاریانی کە لایەمەیە تاکو ئێستا لەسەر پرسی سەرۆکۆماری عێراق لەسەرەوەی کە کێ کاندیدی هاوبەشی کورد بێت لە بەغدا تاکو ئێستا ڕێکەوتنێکی ئەوتۆ نییە و تاکو ئێستا ئەتوانم بڵێم دایان ناوە بۆ ئاخر ساتەکان بە تایبەتی کە ئێستا شیعەکان لەسەر پۆستی سەرۆکوەزیرانی عێراق ناکۆکن ئەمان پێیان وایە کاتی زیاتریان لە بەردەستایە بە تایبەتی پێیان وایە کە ئەوان ناگەنە ڕێکەوتن بەرچاویان ڕوون نییە بۆی کە ئایا پەرلەمان هەڵەوەشێتەوە بەردەوامە بێت بۆ تاکو ئێستا بەرچاویان ڕوون نییە و چاوەڕێی کاتن. بەڵێ پامنێرمان دڵشاد ئەنوەر سپاس دەکەین. زۆر سپاس بۆش. هێرتزانی دو بیرەوەریە کۆمکوژیا کۆچۆ بوو و هەفتەمی vê بیرەوەریەژی مالک نو هاتی ئاواکردش بۆ پێکەوە ژیانی دوێ دەڤێت هەربەتە نە لە کۆچۆیە لێ شنگالێ لێ نزیکی وی گوندیە بەڵێەوە دەخیل 8 ساڵ بەسەر ئەو کار ساتەدا تێپەڕ بوو دوێنێ بەێ هەلبەت ئەفراپۆرت هەیە ژ مووسڵێ دووشەم بووی 15 تەباخێ بوو بیرەوەریە 8 ساڵیا کۆمکوژیا کۆچ و وەکما گوتی لەوێ ڕۆژی چەکدارین کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش بە سەدان ژن و مێر و زارۆکن وی گوندێ شنگالێ کوشتن و خستن گۆڕێن بە کۆمەڵ دەگەل vê بیرەوەریە لە شنگالی مالا پێکڤەژیانە پێک هاتین عێراقی هاتیە vەکردن پرۆژەی ئاواکردنا vê مالیژە ئالیە هەلگری خەلاتی ئەڕۆڕایە کۆمکوژیا ئەرمەنیایە پایانێدەنگی ئەمریکا لە موسلیکاوە عومەر ئەفراپۆرت ئامادەکریا. ماڵا پێکڤەژیانێ بۆ یەکەم جارە پرۆژێکی وەسا لە شنگالێ دەهێتە vەکردن و لەسەر ڕووبەری 1300 مەترên çargûşe hatiye avakirin û çendîn jor û holên çalakîyan bixwe vedgirîtin. Herwesa şêwazê mesreha romanî li nava baxçê malê de hatiye avakirin. Her jorek yan holeka vî avahî navek serdana ye û ji hemî ol û mezhebên Iraqê bi şêwazê Iraqeka biçûk ketiyet nava evî avahî de. مالا پێکڤەژیانش چەند هۆلەکت سیمینارە وەرکشۆپە کۆمبوونا پێکتێ هەروسا چەند جۆرەکت کارژی پێکتێ هەکە تایبەتنە پستاف هاتینە دابەشکردن
یعنی دابشکردنەکە گەلێکێ جوانجی ڕەهاتیەکردن هەموو ئۆل نەتەوە مەزهب ئێت عراقی بخۆڤەتگیری کەسایەتی دوانێت بەرناس کەسایەتی دوانێت کە ڕۆلێکی کاریگەر هەبوو ئاشتێدا پێکڤەژیانێدا کە کاری بوون هاریکاریا ئاکێم نەتەوە ئەقلیاتا بکن لێ دەرێ مدوێست شتێکی بیژم مالا پێکڤەژیانی نەبووێ واتایەتێ نەبووێ معنێتەیە کە ئەمێ خەلکێ پێک ئینن کە قوربانی و ئەوێت کە ظلم کرین ئەوەی دۆروبەرێتمە هەکە دەستیوانت گەل داعش هەبوو بچ شێوەی وێ معنی نادا هەکە ئەمێوی خەلکی پێک ئینن هەلبەت vekirina evî projeyê bûye derfetek ji bo kur û keçên Şengalê ku têda karken û xwe pêş bêxin. gelek tiştir berheyne emişkaçe û jinê divê menteqê re bikin û yek şwan mesela ez medîra meşruim معاون مديرة مشروعم و تيم ليدرة فريق اوتريجم ام بتر تحاولين بلانسكي بابشنا نيف جندري يعني نبتر كج نبتر زلام اجبر ما قالك خريج هينا شنقالي Avakirina mala pêkvejiyanê ji layê kesatiyekê êzdî ve hatiye avakirin û ku xudan xelatê mirovayetî bû li ser astê cîhanê parên evî xelatî li vî projeyê mezaxtîne û heman demda Wekala Emerîkî ji bo perepêdana nîvdewletî harî kar bûye ji bo dabînkirina gelek pêdawîstiyan. Bi rastî piştî 2019 me xelata Aurora bo şiyarkirina mirovatiyê wergirtî qîmeta xelatê nêzîkî مليونك دولار بو جبر وي 5 بروجيت مروفاتي اختيار كرن جبو كو زوي باري جبو عن خرج كم و بروجي ماي هري مزن اف مالا بيك فاجياني بو يك مأساتا ملتي ايزي دير شنغالي مأساتا كغلكي مزن هر كسا كشما شاليه مروفاتي و انسانيتي ده برپرسيارا تشتكي جيرا بك هاو تشتي دستمدا هبب مالا پێکڤەژیانê dê dergehê xwe ji bo her rêkxraweka navxwî yan nîvdewletî li Şengalê veketin û pêşwaziyê li her çalakiyê ketin û heman demda ew bixwe jî dê çalakiya encam den û bi taybet yên girêdayî bi karesata Şengalê ve. Kawa Emer Dengê Emerîka Qeza Şengalê زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی دووشەمە وتاری ڤیدیۆیی ئێواری خۆی بڵاو کردەوە و رووسیای بە هەڕەشەی ئەتۆمی تۆمەتبار کرد و داوای سەپاندنی سزای نوێی کرد لە وەڵامی ئەو بابەتەدا. ئاماژەی بەوەش کرد سەربازانی رووسیا بەردەوامن لە بەکارهێنانی وێزگەی ئەتۆمی زاپۆریژیا وەک قەڵغانێک بۆ هێرشکردنە سەر شارۆچکەکانی نزیک هۆشداریشی دالەوەی کە بوونی هێزەکانی رووسیا لە دەوروبەری گەورەترین وێزگەی ئەتۆمی ئەوروپا هەڕەشە لە ئەوروپا و دەرەوەی ئەوروپاش دەکات. زێلەنسکی لە وتارەکەیدا گوتیشی پێویستە هەموو هێزەکانی رووسیا دەست بەجێ لە وێزگەکە و ناوچەکانی دەوروبەری بکشێنەوە بەبێ هیچ مەرجێک. وێنەین سەتەلایتە یەن هەفبەر دەگەل وێنەین کەڤن نیشان دەدەن و ڕەز و بەخشن دەوروبەرین کاروێ کارگەها ناڤۆکیە زاپۆریژیایە یا باشووری ئوکراینە بەرشەواتی کەتنە. وێنەین نوێن سەتەلایتێ دەگەل یەن یانزدەی تەباخی هاتنە بەرهەفکردن لە دەمێک و مۆسکۆ کیف هەڤودن بەکارێن وەسا خەتابار دەکەن. کارین چەکداریên دۆروبەرên wê kargeha herî mezina navûkiya Ewropa nîgeranî di nav ajansa navûkiya netewînê girtî de peyda kiriye. Karbidestên Ukraynî li van dawiyan hûjdariya lê çûna tîşkên navûkî ji wê navendê dane hev şêweyê karesata kargeha navûkiya Çernobîl ya 1988 ku ew jî di nav Ukraynê de bû. بەڵێ و دەخیل سەرۆک بایدنیش کۆتایی بە پشۆکەی خۆی هێنا کە لە ویلایەتی کارۆلاینای باشوور بوو لەوێ گەڕایەوە کۆتایی بە پشۆکی لەگەڵ خێزانەکەی داهێنا. بەێ هێرتزانی وان ڕۆژا ئەف پێشهاتین سیاسیت مەزن لە واشنگتن چێ دەبن ویژی چەند ڕۆژن بێن بەدانی و چێ بوو میوانی هەواڵێکی خۆ لە ساوت کارۆلاینە. بەڵێ. بوێ چەندین داویە بەرنامە کورد کۆنەکشن یا ئیرۆ هەتا سەبەی هەر شاد و بەختەوەر بن و خدا حافظ. کاتێکی خۆش هەر شاد بن.